سەڵاتان لەبێ فێرخوازانی عزیز و خۆشەویست من مامۆستا سەرکەوتم لە ئامادەیەک لێڤەرەوە لەگەڵتانم بۆ شەرحکردن و ڕوونکردنەوە و ئاسانکردنی بابەتەکانی سانڕایز 10 زۆر باشە هاوڕێیان ئەگەر بیرتان بێ و سەیرتان کردبێ لە وێنەی لە ڤیدیۆ یەکەمدا باسی پرزنت کنتینیوەزمان کرد باسمان کرد وتمان پرزنت کنتینیوەز لە فۆرم و لە مینینگ و لە یوسجدا چۆن بەکاردێ و ڕوونکردنەوەی تەواماندا و نمونەی تەواماندا بۆیە ئەزیەت بکەشە و سەیری دەرسی ڕابردوومان کە ئەگەر تاوەکو ئێستاش کێشت لە بابەتی پرزنت کنتینیوەزدا هەیە لە بابەتی ئەمڕۆماندا دێنە سەر بابەتی پرزنت سمپڵ پرزنت سمپڵیش بە هەمان شێواز ئاگادار بن هاوڕێیان دەکەوێتە چەند بەشێکەوە چەند شتێک لە خۆ دەگرێت لەوانش فۆرم و یوسج هەروەها giving different examples ئەگە سیرکەین ئێمە پێش هەموو شتێک لە فۆرمەوە دەست پێ دەکەین هەروەکو بەڕێستان لە قوتابخانە خوێندووتانە بەڵام ئەوەی کە لە هەموو گرنگترە لەوانەیە بەڕێزت تا ئەسا هەست پێ نەکرد بێت کە ئێمە لە پرزنت سمپڵدا دوو یاسامان هەیە نەوەکو یەک یاسا لە پرزنت سمپڵدا دوو یاسامان هەیە یاساکیان ئەوەیە کە ڤێرب تێدا هەیە یاساکێکی تریان ئەوەیە کە ناونێک یاخود ئەدجێکتیڤێک لە ڕسەکەیدا هەیە زۆر باشە ئێستا ئێمە دێنە ئەو یاسای کە تێدا ڤێرب بەشدارە ڤێرب لە یاسای پرزنت سمپڵدا کە تێدا بەشدارە ئەفێرمەتیڤ یەکێکە لەو وشانەی کە بەڕێزت پێم وایە کە پێشتر لەوانەیە نەتویست بێت یاخود زۆر بەرگوێت نەکەوت بێت بۆیە ئەفێرمەتیڤ پێی دەوترێت پازیتیڤ یاخود هاومانەکەی پازیتیڤە واتە ڕستەیەکی خەبەری ڕستەیەکی هەواڵی ڕستەیەکی ئەرێی لە ئەفێرمەتیڤدا بزانین داخوا یاساکان چۆنن چۆن ئیشیان پێ دەکەین زۆر باشە ئێستا کە ئێمە سیرکەین لە ئەفێرمەتیڤدا هەر کاتێک کە ئەمە ڤێربێکمان هەیە پێش خۆی هی شی ئت یاخود ناوێکی تاکمان هەیە ئەو ڤێربە دەبێت ئێسی لەگەڵ بەکار بێت ئەو ڤێربە دەبێت ڤێربەکە ئێسی پێوە بێت زۆر باشە دێم هی شی ئت ئەوانە طبعاً جێناوی تاکن و دەشتوانم ناوی تاکیان لە شوێن بەکار بێنم هی شی ئت دەتوانم لە شوێنی هی بڵێم محەممەد دەتوانم لە شوێنی شی بڵێم شادی دەتوانم لە شوێنی ئت بڵێم the cat یاخود شتێکی بێگیان دانم the book the school هەر کاتێک لە پرزنت سمپڵدا هی و شی و ئت یاخود ناوێکی تاکت هەبوو ئەو ڤێربەی کە بەدوان دادێ ئاگادار بە دەبێت ڤێربەکە ئێس یاخود ئیئسی پێوە بێت زۆر باشە ئێستا من لە کاتێکدا بزانم کە ئەو ڤێربە ئێس یاخود ئیئس وەردەگرێت کاتێک کە هی و شی و ئت یاخود بەکارێکی تاک بەکاردێنم وەڵامی ئەو پرسیارە لە سڵایدەکانی دواتر دەدەینەوە بەڵام هەر کاتێک لە پرزنت سمپڵدا بەکارەکانمان وی یو they یاخود ئای بوو ئەوە ڤێربەکەمان سادەیە ڤێربەکەمان بەیسە واتە چی ڤێربێکی بەیس مامۆستا ڤێرب بەیس واتە نە ING نە ED نە S و هیچ پاشگرێکی تر بە ڤێربەکەەوە نییە سیرکە drive work do ئەوانە ڕاستەوخۆ بە ڤێرب بەیسی هاتوون هیچ شتێکی تریان لەگەڵ بەکار نەهاتووە و هیچ شتێکی تریان لەگەڵدا نییە ئەوە ڕستەی ئەفێرمەتیڤ ڕستەی ئەفێرمەتیڤ گوتمان ڕستەی ئەرێ دواتر دێنە سەر ئینترۆگەتیڤیش من پێم وایە کە بەڕێستان پێشتر نەتانبینەوە یا گوێتان لێ نەبووە لە بەرەوەی زیاتر کوێشن فۆرمتان بیستووە کە ئەویشان هەر ڕاستە ئێمە ئینترۆگەتیڤمان بەکارێنەوە لە جێگەی کوێشن فۆرم زۆر سادەیە سێکەن هاوڕێیان بۆ ڕستەی هی و شی و ئت بۆ ڕستەی سینگولە سەبجەکتس ئەو ڕستانە کە بەکارەکانمان تاکن ئەو ڕستانە کە بەکارەکانمان تاکن مەبەستمان هی و شی و ئت یاخود ناوێکی تاکە کە لە ڕستەی ئەرێدا ڤێربی ئێس وەردەگرن بۆ پرسیاری تێبینی کە لێرەکانە ئێسمان هەیە کاتە منیش دەست دێنم سەرتا ڕستەوە دادەنێم هی و شی و ئت وەکو خۆی دادەنێمەوە دواتر ئەو ڤێربەی ئێسەکە یاخود ئێسەکەی دەبێت لێکەمەوە ئاگادار بە هەر کاتێک دەستمان بەکارهێنا بۆ ڕستەی پرسیاری یاخود بۆ نەرێ ئەوا دەبێت ئەو ئێسە یاخود ئەو ئێسەی کە بە ڤێربەکەەوە هەیە لێ بکەمەوە ئەی دوو بۆ چ حاڵەتێکەوە لە چ کاتێکدا بەکاردێنین زۆر ئاسانە سەیری ڕستەی ئەرێکەنەوە وی و they ئایمان هەیە بەکارێکی کۆمان هەیە ڤێربەکەمان بەیسە زۆر بە ئاسانی تەنها دوو لە پێش ڕستەی ئەرێ زیادکە ڕستەی پرسیاری دەست دەکەوێت لە پرزنت سمپڵدا بە دانانی دوو لە سەرەتای ڕستەوە
do we do you do they do I دواتر ڕاستەوخۆ ڤێربەیسەکە وەکو خۆی بەکار دێتەوە وەکو خۆی بەکار دێتەوە طبعا بەڕێزت دەبێ یەکشت فێر بووبی کە لە بەگشتی لە زماندا هەر شتێک کە بۆ پرسیاری بەکاردێنی بۆ نەرەش هەماشت بەکاردێنی بەڵام نۆتی پێوە دەخەی کاتا بابەتەکەمان ئاسانتر بوو لەوەی کە چاوەڕێمان دەکەێت ئێستا ئەمە کە سیرکەین ڕستەی نێگەتیڤ ڕستەی نێگەتیڤ چییە؟ واتە نەرێ ئێستا باسی ئەفەرمەتیڤمان کرد باسی ئینترۆگەتیڤمان کرد هەروەها باسی نێگەتیڤ دەکەین ئێستا بە هەمان شێواز بۆ هیوشی و ئت لەسەرەوە چیمان بەکاردێنە بۆ پرسیارکردن کاتێککە هیوشی و ئتمان هەبا دەستمان لەسەر تا ڕستەوەدا دنەوە ڤێربەکەمان دەکردە بەیس و ئێستا چی بەکاردێنین بە هەمان شێواز دەست بەکاردێنین بەڵام دووشت یەکەمیان نابێت لەسەر تا ڕستەوە بێ لەبەرەوەی ڕستەکەت نەرێنەوە وەکو پرسیاری دومیان دەبێت نۆت ڕاستەخۆ بخینە سەر دەزەکە جایان دەڵێن does not یانیش دەڵێن doesn't does not doesn't کە کورتراوەکەیەتی دواترش ئاگادار بن هەر کاتێک کە دەزت بەکارێنە ئەو ڤێربە دەبێتەوە بەیس ڤێربەکەت ئێس نامێنێ ڤێربەکەت ئێس نامێنێ he doesn't drive he doesn't work he doesn't do بۆ شازە دواتر we you they I یاخود ناوێکی کۆت هەیە دەبێت بۆ نەرێکردنی ئەو ڕستانی کە بە ڤێرب بەیسن ئەوە دەبێت do not لە پێش ڤێربەکەەوە زیاد کەم دەبێت do not لە پێش ڤێربەکەەوە زیاد کەم طبعا ڤێربەکەشی بۆ خۆی ڤێرب بەیسە بۆ هیچ کێشەیەکت بۆ دروست نابێت یاسای یەکەمی present simple یاسای دووەمی present simple چۆن بزانم کە present simple-ە بەوە دەزانم کە دوای ئز و ئەموئارەکە ڤێربێکی ing نییە بەڵکو ئەدجێکتیڤێک هەیە لە دوای ئز و ئەموئارەکە ئەوە بڵگەی ئەدجێکتیڤ هەمان یاسا ڕاستەوخۆ تطبیق دەکەین ئەز و ئەموئار وە خۆی دەنووسینەوە دواتر ناوێک دێنین he is a teacher I am a doctor you are a doctor یاخود ئەگە بە کۆ بڵێن you are doctors ئێوە دکتۆرن we are students ئێمە تەلەبەین کاتە ئاگادار بە هەر کاتێک کە دوای ئز و ئەموئار ناوێک یاخود ئەدجێکتیڤێک هات ئەوە بۆ نەرێکردن و بۆ پرسیاری ئز و ئەموئار بەکارهێنن بۆ ئەو یاساش کە ئز و ئەموئار تێدا لێرەدا present simple و present continuous نییە چۆن بتزانم ڕستەکە چۆن نەرێ دەکەم لە دەستی ڕابردوو باسمان کرد گوتمان هەر کاتێک ئز و ئەموئارت لە ڕستەیەکدا هەبوو بۆ نەرێکردن تەنها نۆت دەخێتە سەر ئز و ئەموئار بەبێ دەستکاریکردن هیچ شتێکی تر و بۆ پرسیاریش تەنها ئز و ئەموئار دێنێ سەرەتا ڕستەوە و ڕستەکە وەکو خۆی دەنووسینەوە زۆر باشە ئەوە present simple یاسای دووەمی یەک خاڵەیە کە زۆر گرنگە و زۆرترین فێرخواز کێشەی لەگەڵ هەیە ئەوش بەکارهێنانی have لە present simple-دا دەزانم کە بەڕێستان تا ئێستا هەرواتان بینیوە کە have لە present perfect-دا بەکاردێ بەڵام ڕاستیەکەی بۆ شێوە نییە بەڵکو دەڵێن have دەگونجێ لە present simple-دا بەکاربێ و دەشگونجێ لە present perfect-دا بەکاربێ وەکو چۆن دەمانگوتە ئز و ئەموئار دەگونجێ لە present continuous-دا بەکاربێت و دەشگونجێ لە present simple-دا بەکاربێت بەو شێوازەش دەڵێن هاویش دەکرێت لە present simple-دا بەکاربێ و دەشکێت لە present perfect-دا بەکاربێت وڵامەکەشی طبعا دەبێت بڵێن پرسیار بکەین بۆی وەڵامێکی گونجاومان دەستکەوێت دەڵێن هەر کاتێک have is a full verb when it's used to mean possess have verbi سەرەکیە full verb main verb کاری سەرەکیە کاتێک بۆ واتای possess دێ possess واتە چی واتە هەبوونی شتێک واتە بۆ نمونە دەڵێم من دوو کتابم هەیە سیارەیەکم هەیە مۆبایلێکم هەیە کچەکە فڵان شتێک هەیە کوڕەکە فڵان شتێک کاتە ئەوە هەبوونی شتێکە بۆ لێرەکانەدا لە present simple-دا بۆ شازە بەکاردێ واتە چی واتە کە دوای have و has ناوێک هات ئەوە present simple-ە بەڵام کە دوای have و has ڤێربی شێوەی سێمت هەبوو ئەوە present perfect-ە کە لە دەستەکانی داهاتوو ئینشاءالله باسی دەکەین سەیری ئەو نمونانەکە طبعا دەزانی کە هیوشی و ئت ناوێکی کوڕ تۆم ناوێکی کچێک شادیە شانازە هەر ناوێکە هازی لەگەڵ بەکاردێ ئای هاوی لەگەڵ بەکاردێ وی و they هاوی لەگەڵ بەکاردێ دوای ئەوان دەبێت ناوێک بێ ئەگەر ناوێک بێ present simple ئەگەر ڤێربی شێوەی سێیان بێ present perfect-ە ئەگەر ڤێربی شێوەی سێیان بێ present perfect-ە لێرەکانەدا دەڵێم I have a car من سیارەم هەیە بەڵام ئەگە بیکەم بە present perfect ئەو ڕستەی سێ دەکەم
دەڵێم I have had a car مامۆستا هذا لە شوێ بوو بڕۆ سەر بابەتی present perfect کە دەڵێن شێوەی سێمی have hadە هادوش لێ main verb بۆیە دەڵێن I have had a car ڕستەیەکی present perfectە زۆر باشە ئێستا ئەو نمونانەی کە لە present simpleدا بەرچاومان دەکەوێت بە شازێکی گشتی بەو شێوازن he is handsome چییە جەماعەت handsome چییە handsome adjective پێشخۆشی طبعاً چییە ئزۆموئارە گوتمە هەر کاتێک ئزۆموئارمان بینی adjectivێکی بەدوای دەهات ئەوە دەڵێن کە ئەو ڕستەیە کە هەمانە بریتیە لە ڕستەی present simple لێرەکانەدا handsome بە هەمان شێواز are they handsome ئایا ئەوان قۆزن yes they are یان no they aren't طبعاً بۆ ڕستەی نەرەش تەنها نۆت دەخەمە سەر ئزۆموئارەکە وەکو کە لە سلایدی پێشووتر باسم کرد ڕستەیەکی بۆ شازەت هەیە he has a car کوڕەکە سیارەیەکی هەیە بۆ نەرێکردن چی بەکاردێنم دەست بەکاردێنم لە سەرەتا ڕستەدا اینجا گەبیرتان بێ گوتمان هەر کاتێک کە دەستمان لە ڕستەیەکدا بەکارهێنا دوومان لە ڕستەیەکدا بەکارهێنا ئەو ڤێربە دەبێ بکەینەوە verb base بیسی هازیش چییە بڕۆ کۆتایی کتابەکە لە کۆتایی کتێبەکەیدا هەمانە have had واتە بنچینەی سەرەکی وشەی have یاخود بنچینەی سەرەکی وشەی یاخود verbi has هەر have کەواتە دەڵێن have verb base hasە کەواتە does he have a car ئەوە بۆ پرسیاریە yes he does no he doesn't they have a car ئەو ڕستەیەکی ئەرێ و کە بکارەکە theyە haveمان لەگەڵ بەکارهێناوە بۆ نەرەکردنی ئەو ڕستە دەڵێم they don't have a car بۆ لە بەرەوەی تەنها main verbم هەیە main verbمانە وەکو play وەکو watchەوانە تەنها دەونتیان لە پێشدادانم بۆ پرسیاریش بیرتان بگوتمان زۆر سادەیە تەنها دوو دەخەمە سەرەتای ڕستەیەکی ئەرێ و وەکو خۆ ڕستەکە دەنووسمەوە ئەوە دروستکردنی پرسیار لە present simpleدا بە هەردوو جۆری یاساکەی verb جا ئاو verb base یاخود verb s و s یاخود بە یاسای to be کە گوتمان to beش ئزۆموئار دەگرێتەوە لە present simpleدا ئێستا ئەمە دێنە سەر ئەو پرسیارێک کە گوتمان چ کاتێک s و چ کاتێکی s بۆ verbi بۆ verb زیاد دەکەین لە present simpleدا ئەگبیرتان بێ گوتمان لێک حاڵەتدا verb s یاخودی s زیاد دەکرێت لە present simpleدا ئەویش بەمەرجە کە ئەو ڕستەیە کە هەتا ڕستەکەت بکەرەکانی تاک بێت واتە بریتی بن لە he she it یاخود ناوێکی تاک he works she works it works s یانی s بەکاردێنم لە شوێنێ بەڵام ئەی چ کاتێک es بەکاردێنم ئەگەر ئەو ڤێربانێک کە هەمن بەیەکێک لەو پیتانە کۆتایی هاتە بێت ch o s h x double s e s ئەگە وشەیەکت هەبووانە کۆتایی هاتبوو ئەوە ئەو ڤێربێکی هەمانە es بۆ زیاد دەکەین سێی کە وشەی کاچ بە ch کۆتایی هاتووە کەواتە کاتێک لە present simpleدا لەگەڵ بکارە تاکەکانی he و she و it بەکاردێنم یاخود لەگەڵ ناوی تاکی بەکاردێنم ئەوە نابێت تەنها s زیاد کەین بەڵکو دەبێت es زیاد کەم بۆ مامۆستا لەبەرەوەی ئەو وشەی کامە ئەو ڤێربێکی هەمە بە ch کۆتایی هاتووە بە ch کۆتایی هات ڕاستە خۆ es بۆ زیاد دەکەم wash بە ss کۆتایی هاتووە بە ss کۆتایی هاتووە ڕاستە خۆی s زیاد دەکەم بە s و بە o بە یەکێک لەو دەنگانەی تر کۆتایی لەو پیتانەی تر کۆتایی هاتەوە دەڵێن es زیاد دەکەین نەوەکو بە تەنها s ئەوە نمونەش بۆ هەموو ئەوانەی کۆتایی for verbs ending with a consonant and y take away y and add is لە چەند شوێنێکی تریش خوێندومانە گوتمان کاتێک کە ڤێربێکت هەیە بەوای بە پیتی وای کۆتایی هاتووە کاتێک کە دەتوێت es زیاد بکەی سەرەتا y لا دەبێ دواتر is زیاد دەکەی یانیش بە ڕێگاکی تر کە لەوانەیە بۆ شازە فێر بووبی دەڵێن y دەکەین بە i اینجا es بۆ ڕستەکە زیاد دەکەم cry بە هەمان شێواز مامۆستا هەموو ڤێربێک وایە نەخێر هەموو ڤێربێک وان نییە نەسی پلەین بە نمونە بۆ بێنیەوە باشە نەسی سەین بە نمونە ببینەوە لەبەرەوەی لە هەموو یاساکدا شاز هەیە و ئەوانەش یاسای شاز دەیانگرێتەوە لە present simpleدا دێنە سەر the usages of present simple بەکارهێنانی present simpleدا
ئەمە تا ئێستا تەنها لە ڕووی ستراکچۆر لە ڕووی فۆرمەوە باسی پرێزنت سمپڵمان کردووە. ئێستا دین باشە مامۆستا ئەمە چەند لە مێژە باسی دەکەین با بزانین داخوا ئەوەی کە تۆ باسی کرد لەکوێ ئیستیفادەم لێ دەکات جگە لە ئیمتیحان. فەرموو قوربانجیان ئەگەر دەتەوێت فێری زمانی ئینگلیزی بدەیە بتوانانی پرێزنت سمپڵ کۆنتڕۆڵکەی بۆ شێوازەی کە ئێستا باسی دەکەین. کاتە when to use present simple for speaking کەی present simple بەکاربێنین بۆ کاتی قسەکردن. ئەگەر بەڕێزت باسی یەکێک لەو چوار حاڵەتانە بکەیت یاخود لە یەکێک لەو چوار حاڵەتانەدا بوویت دەبێت تەنها بە present simple قسەکەیت و نەوەکو بە هیچ یاساکی تر. سێرکەن. The first usage. We use the present simple to talk about facts or things that are always true. من دەمهەیە باسی شتێک بکەم کە بەگشتی ئەو شتە هەر ڕاستە. واتە لە ژیاندا ئەو شتێک کە من باسی دەکەم هەر ڕاستە. شتێکی حەقیقیە. Water boils at 100 Celsius. ئاو دەکوڵێت لە پلەی گەرمی 100دا. شتێکی حەقیقیە. کەواتە ئیلا دەبێت present simple بەکاربێنم نەوەکو یاساکانی تر. نمونە دووەم 2 and 3 make 5. دوو لەگەڵ سێ دەکاتە 5. باسی شتێکی فاکت دەکەم باسی شتێکی زانستی دەکەم کەواتە present simple بەکار دێنم. نمونەی زۆرمانەیە طبعا water consists of hydrogen and oxygen. ئەو لە هایدرۆجین و لە ئۆکسیجین پێک دێت. ئەوە باسی شتێکە کە حەقیقیە facts یان things that are always true ئەو شتانێک کە هەمیشە ڕاستن. بەکارهێنانی یەکەمی present simple بۆ شازە و بەکارهێنانی دووەمی present simple. We use the present simple for habits and repeated actions. بۆ ئەو شتانێک کە ئێمە خۆمان پێوە گرتووە جا بەکارهێنانی مۆبایلە بە بەردەوامی جا لە خەوەستانە زوویە درەنگ خەوتنە هەر شتێکە ئەوانە تەنها present simple بەکاردێنم نەوەکو هیچ یاساکی تر. سێکە. I go to bed very late. ئەوە ئەمن خۆم بەی عادەتە بەو خۆ خراپەیەوە گرتووە هەمیشە درەنگ دەخەوم. کاتە کاتێک کە تۆ دەتوێت بۆم باسی ئەوە حاڵەتەکەی کە بەڕێزت ئیش و کارت بۆتە ئەوەی درەنگ بخەوی کاتە دەڵێ I go to bed very late. I have a late night. ئەو هابیتێکە کە تۆ بەردەوام شانە درەنگ دەخەوی. بەردەوام بەیانیان درەنگ هەڵدەستی. بەردەوام ئەگەر شتێک بەردەوام repeated action بێت ئەوە present simple بەکار دێنین. She takes the bus to work. ئەو کچە ئیشی ئەوەیە کە بەردەوام بە پاس دەچێتە سەر کارەکەی. شتێکی repeated action ئاگادار بن. repeated action ئەو کارە دووبارە دەبێت و ڕۆژانە بەردەوام ئەو کارە دووبارە دەکاتەوە. I leave work at 5:30 most days. من فەرمانبەرێکم لە شوێنێک داوام دەکەم. هەموو ڕۆژێ ساعت 5 لە ئیشەکەم تەواو دەبم. من مامۆستایەکم لە قوتابخانەیەک لەڤەر داوام دەکەم هەموو ڕۆژێک داوامم تا ساعت 2. کاتێک کە دەمهەیە باس لەوەی کەم کە من ڕۆژانە ساعت 2 لە کارەکەم تەواو دەبم دەبێت present simple بەکاربێنم بۆ لەبەرەوەی repeated actionە لەبەرەوەی هابیتە. خاڵی سێمی present simple بەکارهێنانی present simple. We use the present simple for the future to talk about timetable events. present simple بۆ حاڵەتێک بۆ خاڵێک بەکاردێنم کە تێیدا دەمهەوێت باسی داهاتووکەم یاخود کە دەمهەوێت باسی تایمتێبڵم هەیە و دەمهەیە باس لە داهاتووکەم بەڵام بەچی بە تایمتێبڵەوە بە تایمتێبڵەوە. زۆر باشە. ئێستا سێکە ئەو نمونانێکە هەمانە. The train leaves for Ankara at 8 o'clock tomorrow. کەی future tomorrow مان هەیە. کەواتە دەکرێت present simple مانای بۆ future بدا بەڵێ بەڵام بەمەرجێک کە تایمتێبڵت لە ڕستەکەیدا هەبێ بەمەرجێک کە ئاماژەیەکت هەبێ بۆ future. What time does the film begin? ئەرە کەی فیلمەکە دەست پێ دەکات. What time does the lesson start? کەی وانەکەمان دەست پێ دەکات. ئەوانە هەموو present simple بەکاردێنین هەرچەندە بۆ داهاتووشە بەڵام بابەتەکە بابەتی قسەکردنە بۆ داهاتوو دەبێت ئاماژەیەکمان هەبێت وەکو سێریکەن لێرەکان. The film tomorrow starts at 8:30 and finishes at 11. تێبینیکە لێرەکانە tomorrow تەیە کە نیشانەیە بۆ future timetable تەیە کە نیشانەیە بۆ future لە present simple دا بەکاری دێنین. We usually watch the news on TV at 9 o'clock. ئەمە ئەوە عادەتەن سێری تەلەڤیزیۆن دەکەین سێری هەواڵەکان دەکەین لە تەلەڤیزیۆن لە سەعات 9. ئەوە بەکارنایسین. بەکارهێنانی چوارەمی present simple. We use present simple when we say how often we do things. کاتێک کە دەمەوێت باسی بکەم داخوا چەند جار و چەندە شتێک دەکەم لە present simple دا لە ژیانمدا. how often چەندە ئەو ئیشە دووبارە دەبێتەوە.
For example, always, usually, frequently, often, sometimes, occasionally, seldom. Seldom طبعا بواتاي اشتكي دقمنده. Hardly ever هر همان معناه هي. Rarely همان معناه هي. Never once a day. هرگیز روزی جارك twice a week, 3 times every year, all the time. ببردوامي. تو هر كاتك بقشتي أو شانيات لرسيك ده هبو أو رستي present simple. يانش كبته أو شانة بكاردني أو شانة ل present simple ضابط دبي بكاريان بيني. طبعا نموني زور مع النستوى تقولي I always watch TV with my friends. من عادة لقال هاورا كان مسيري تلفزيون ده كم. I occasionally see them. They hardly ever go to the cinema. Sometimes my parents give me money. طبعا نموني زور مان هي برسان دتوانن سيري نمونه كانوا سوديان ليه ببينن exercise مان هي لاني برزت الامتحان ده دعوت ليه بكريكا او رصاني كهاتا بيان غورا بنمونه من دوام لطلبه كانوا كت summer follows spring او رصي شي positive affirmative ضلم change it into interrogative بيك ببرسياري برزت ضلي دبر ويك ما مصافر بكم ACP ويا ما مصافي وتم هركاتك فير بكم ACP وبو تنها دز لسرتا رستكو زياد دكم او يسيكا بفير بكشو اللي دكم وبوشي ما مصال لبروي او يساهاتو تسائر كان زور باشا does summer follow spring. My father works in a bank او رسيجي اريا شلون دزانم لبر اويكا بكركم تاكا فير بكم اس بي قاتا فير بي اس للسياسه دا بكارد لبرزن سامبل دا بكارد هات دمير سكن رقم ضل ما مصافي وتم هركاتك كام فير بكم ابو اي سي بي او doesn't لبيش فير بكم زياد دكم اي سي دكم قاتا my father does not work and doesn't work in a bank. I get up at 7. I get up. لقل I we you ذي لقل بكرشيكو I بكاردينم لقل بكرشيكو فير بيشي بيز بكاردينم get up. بلام كاتك أو I we you ذي ياخد أو بكركويا they كان بهي وشي و it. أو فير بكم دبي SCP أو بكاته he gets up at 7 o'clock. طبعا نمونة زور مان هي برا ساندتوان دواتر سيريان كانوا سوديان اللي ببينن. استا as a recap وكو بوختيك سشتێک مان باس کرد دو یاسای پرزنت سمپل مان باس کرد یاساکیان گوتمان ڤێرب مان هەیە ڤێربیس دوو جۆر بوو دەکەوتە دوو یاساوە طبعا گوتمان ڤێرب بیس مان هەیە ڤێرب بیس لە شوێنێک بەکاردێت ڤێرب بیس ئەگەر I we you they ڕاستەوخۆی شتێکی بەدووادا نەهات ئەوە دەبێت ڤێربێکی بیس بێت جا ئەو ڤێربە بیسە بەدڵی خۆت دەتوانین نموندەی بۆرمە دەڵێی I play we play they play أو verb base ياساكي تريشمان هبو طبعا هل لقل ياساي verb دا بو he she it ياخد ناوي كتاك باشا أو دبي verb كمان اس يعني ACP أو بي اس يسنك بقبيرتي سيري سرتاي وانا كانوا باس ما كتسكاتك يسوس كاتك يز بكاردينم كاتا played كاتا كدي قورم دبي بلم he plays بوشي ما مصال لبرويكا بكركم تاكا هي وشي وأتي لرستكيدا بيرد بيقول ما هركاتشي كا فيرب بيس مان هابو بو نري كردن وبو برسياري قلتان بو برسياري تنها دو لسرتا رستو دادنم فاتا ضلم do I play football do we play football do you play football do they play football زا هر فيرب كتير اللي بكادني آسايا ليرا كانش قلتمان بو برسياري تنها دز لسرتا رستو زياد دكي باشا أو طبعاً verb اس و اس كلو حالتي ده لا دتشت ضلم does he play football does she play football does it play football وبون ركدنيش طبعاً أو تنها don't لبيش verb كي زيادة كي هر verb بيز زمانه توا ليرج بون ركدن تنها doesn't لبيش verb كي زيادة كيو verb كي اس و اس اللي ذكرته أو يا ساي كم يا ساي دوما قلت مان ببيلي كين بيج بريتي بولتي بريتي ولا ازو أمو قلتيش مان ازو أمو لا present simple ده قاعد هربن بيتش هذا verb بدو أنا تنها ناك ياخذ adjective يجي بدوره الظلم I am a teacher I am a teacher I am a student بونا ركدن قلت ما هركاتك كأزو أمو هبو تنها نوت يان دخينا سري بو برسياري شو دكم تنها دان 5 سرتاي رستوا ظلم for example is he clever أريك ركا زيركا ديم ولام دموا yes he is ياخذ No, he isn't. Esta present simple man basket باسی هر دو یاساکی ماکت باسی بکارهنان و نمونه زیاتریش ماکت بو هیوای کته گیجمن اگر خوانه خواساتیش نگیشتون بو تنها کامنت بنووسن و پرسیار کن لەسەر بابەتەکە هەتاکو جوابتان دێنەوە ان شاء الله
سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.